یاریەکانی گەڕی شەشەمی خولی نایابی کوردستان بۆ یاری تۆپی باسکە بەردەوامی دەبێ و ڕۆژی هەینی لە کاتژمێر 3 دوای نیۆڕۆ لە یاریکی بەهێز و لووتکەیانی قەڵا میوانداری زاخۆ دەکا. قەڵا بەر لەم یاریە 4 یاری ئەنجامدا و 3 سەرکەوتنی هەیە و تووشی شکستێکیش هاتوو خاوەنی 7 خەڵە لە خانەی چوارەمی ڕیزبەندیدایە و زاخۆش 5 یاری ئەنجامدا و خاوەنی 5 سەرکەوتنە و 10 خاڵی هەیە. قەڵا بە سەرکەوتنی بەسەر زاخۆ دەیەوێت ڕکابەری نازناوەکە درێژتر بکاتەوە تا کۆتا هەفتەکان و ئەگەر بە سوودی ئەویش تەواو نەبێت لە خانەکانی پێشەوە جێگیر بێت. یاریزانە پێکراوەکانی وێریزانی خولی عراقی بە تایبەت محەممەد عەبدولخەلق یاریزانی یانەی کەرخ لە شاری بەغا باشتر دەردەکەوێت بە سەرکەوتنیشی بەسەر دهۆک لە یاری ڕابردووی لە نێوان دهۆک ئەوەی سلمان. ئەو خسارەتیە مەلگەل دوبزدا بۆ ینی ڕاستی مشکلێک بۆ قەلا پەیدا کرد هەرچەندە یاریکەری خۆمان حاضر نەبووە 3 یاریکەر غایب بوون لەو یاریە ئەو زەریبەماندا بەس الحەمدلله پشتی ئەمش دووکێ فایدە بووین و پشتیمە هەر 3 یاریکەری هەر 4 یاریت خۆ مە سەرکەفتە دینان بەیانی یاریەکی گەلێک زۆر ینی گرنگیمان هەیە حسابکە نیهائیە بەیانی لەگەڵ زاخۆ زۆر بقوتە دەوری عێراقژی ئەنجامی هەیە دەوری کوردستانژی بڵاسی مستەواکی باش هەیە قەلاژی تیمێکی خراپی نیە تیمێکی زۆر باشە بەیانی ناسناوی دەکەین هەکە شاڵام فایدە بووین دهۆک و عەفو قەلا و زاخ و دوبس هەر سێکان دەبنە منافسی ئێک لەو عەلەیهی دەتەحسابکردن سەر هەر سێ تیمەکان کاکی دەبێتە ناسناو و کی ثانی و کی ثالث تیمامە حاضرە ئەم ئامادەین ئینشاڵڵا بەیانی دەچین بۆ فەوزی ئینشاڵڵا هەر تیمێکی یا باشتر بێت ئەکیدێ فەوزی دەستخۆ دی پیرۆزبایی لێکەین و ئەوە وەرزشە فەوز و خسارەتە و قەنەعەتین بە فەوزی و بە خسارەتی یا لایمەدا کات چ پێدی یا دیژی تەوفیقش خودێ.